کات لایق بەندەنەوازی خۆیمان بکات لایق بزرگواری خۆیمان بکات داواکەم لە خۆی رەب العالەمین تەوفیقمان بە صادقانە و پاکانە بژین ئەو جۆرە بژین کە پێخۆشە ئاوا بژین ئاوا بمرین کە حەزەکە ئاوا بمرین داواکەم لە خۆی پەروەردگارمانەوەمان لە دنیا بۆ جبرانی گوناهانمان بێت بە زیادکردنە حەسەناتمان و مەرگیشمان بۆ نەجاتمان بێت لە دەست گوناهانمانەوە داواکەم لە خۆی رەب العالەمین بمانژێنێ هەر موقازانەمانەوەمان خێرە و بمان مرێنێ هەر موقازانێ مەرگمان خێرە داواکەم لە خۆی رەب العالەمین تەوفیقمان بە باشترین کارگەلمان کارگەل لە ئاخر عومرمان بێت فراوانترین ڕزق و ڕۆزیە لە ئاخر عومرمان بێت داواکەم لە خۆی رەب العالەمین تەوفیقمان بە وا بژین کە خۆشترین لەحزەمان لەحزەی مەرگمان بێت داواکەم لە خۆی رەب العالەمین تەوفیقمان بە ئەوەی ئێژین صادقانە پاکانە مخلصانە فقط بۆ خۆی بێژین و لە زندگیشمانە عەمەڵی پێ بکەین و ئەوەی وا ئێژ نەفین صادقانە و پاکانە و مخلصانە بۆ خۆی بیژ نەفین و صادقانە و پاکانە و مخلصانەش لە زندگیمانە عەمەڵی پێ بکەین بەشک و لە ڕەحمەت و بەرەکات و خۆی بەرخوردار بین داواکەم لە خۆی پەروەردگار لە هەر کوێ و لە هەر شوێنێک بەندێک لە بەندگانی خۆی دەردێک مەرەزێک ئافەتێکی هەست ملەتێک مەزڵوم واقع بووگە ملەتێک دوور لە ئیمکانات و واقع بووگە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی مشکڵاتی گشتیان حەل کات دەردە گشتیان داوا بکات داواکەم لە خۆی رەب العالەمین دەردە ملەتە کوردە ئێمەش مداوا بکات لە فەقر اقتصادی نەجاتمان بە لە فەقر فەرهەنگی نەجاتمان بە لە فەقر ئەخلاقی نەجاتمان بە بەدخواهیمان لە ناومانە هەڵگرێ وامان پێبێ نسبەت بە یەکترین بەدخواه نەوین با دوشمنانمان سوءاستفادەمان لێ نەکەن داواکەم لە خۆی رەب العالەمین قەلبمان خاڵی کە لە هەر نوع کینەیەک لە هەر نوع بەدخواهیەک زڵاڵ پاک و مبارەک بژین بۆ یەک پاک و مبارەک بێژین و پاک و مبارەکیش بژنەفین داواکەم لە خۆی رەب العالەمین عاقبەت گشتیشمان بەخێر کات لە ئەدامەی زندگی ئیمامی عوسمان بن عەفان ڕەزا و ڕەحمەت خوای لێبێ ئەو هەفتەکە ئیشارەمان بە جەنگە تەبوک کرد کە ساڵی نۆهەم بوو هەرچەند تەبقە ڕەواڵە تەبیعی خۆی باید جەریانی فەتحی مەکەیشمان بوو تایە خوا جزای خێرتان باتەوە تەک بنە بەرەو بە خوتبەکان قەت نەکردی هەر خۆتان تەک بنە بەرەو تەبقە ڕەواڵە تەبیعی خۆی ئێماشە لەبەرا بەحسی فەتحی مەکەمان بکردایەوە جەریاناتی کە ئیمامی عوسمان تیا بووگە و دوای بچوێنە سەر غەزوەی تەبوک کە پەس و پێشێ پێش هات ئێمە خەریکین دخالەتگەل و کارگەلێک کە بۆ ئێمە نەقڵ بووگە بۆ ئێمە ڕەوایەت بووگە لە جەنگە گەلێکا کە مەربوط بە ئیمامی عوسمانەیە ژین ئیمام عوسمان مشارەکەتگەلێکی اقتصادی تریشی بووگە کە ڕەبتی وە جەنگەلەوە نییە وەلێ فعلەن ئێمە بە تەرتیب لەبەر ئەوەی وە لە جەنگەکان و کە مەشهورە ئێژین و دوای کاروبارێکی ئیجتیماعی وەیلا گەرەکمانوێت لەبەرە خەدەمات اقتصادیە ئیمامی ئەبوو بەکر سدیق بێژین کە ڕەبتی بین بە غەزوەی تەبوکەکەوە کە تێت 1000 دینار یا لە ڕەوایەتێکە 10,000 دینار یا زیاتر کۆمەک ئەکات ئەمە لەو جەنگا بووگە خۆ لە غێرە و جەنگیشا ئیمامی عوسمان کارگەلێکی اقتصادی عجیبی بووگە کە حەقە دەوڵەمەندگەلمان وەکو ئیمامی عوسمان بە حەڵاڵ پوڵ بەدەست بێرن بە حەڵاڵش خەرجی کە ئەخۆ جارجار بەعزێک کەسمان چاو پێکە فێ لە پوڵ دەرهاوردنە ڕعایەت حەڵاڵ و حەرام ناکە وەلە دڵ خۆی خۆشەکە کە ئەگەر لە ڕێگە خوادای بەم جۆرە خۆی خڵەتێنێ کە حرامەکەم جبرانەوێتەوە تۆ چۆن نەتوانی حرام بیتە دەرخواردە بەندگان خوا یا حرام بکەیتە سەبەب خێر جارجار بەعزێک کەس خۆی ئەزانێ پوڵەکەی سووە ئەزانێ پوڵەکەی ڕێباز ئەزانێ پوڵەکەی بە خەیانەت و بە مامەڵەی نادروست و قەسەمە درۆ خواردن بە دەستی هاوردگە تێ مزگتگە لە پاکە خوا بە پوڵە ناپاکە خۆی ئاوانی بکەنەوە مزگەوت هین خواست خوایش بێژگە پاک إن الله تعالى طيب ولا يقبل إلا طيبا خوا پاک و بێژگە پاکیش قبول ناکە ئەزانن بۆچە لە ئەحادیث ڕەسوول عليه الصلاة والسلام یەکێ لە نیشانەی ئاخرەت ئەوە دانێ مزگەوتگەل لە لەحاظ زاهرەوە ڕازگێتەوە وەلێ لە جەمعیەتە عیبادەت کەرگەل تیا کە من یەکێ لە عەلەتەکان ێستا مزگتەکان بە حەڵاڵ ناکرگێتەوە و بۆ خوایش ناکرگێتەوە غاڵبەن بۆ ئەمەیکە گونجایشی فاتحە خوانیگەلی تیابێ ئەکرگێتەوە غاڵبەن بە خاتر ئەمەیکە نێژن ئەم ئاوایە یا ئەم مەحەلە بێ عورزەترن لە ئەو مەحەلەیەکی تر بۆ دروستکردن مزگەوت دروستەکەن
یعنی نیەتەکە لەبەرە نەخۆشین ڕووی تێکە جا چون نیەتەکە نەخۆشە مهم ئەوسە ساختمانەکە بچێتە بان بۆیان مهم نییە ئەم ساختمانە چۆن بچێتە بان تێن هەر جۆرە ملیانەکەن بۆسە بەرەکەتی تیان نییە مزگتە قەدیمە ئەوسا دار و چێوێک بوو شپرز بوو لە لەحاظە بافتە ساختمانی و ئەچوی نوێژە تیا ئەخۆن چەنە زۆڵاڵ و وەختێ تەواشاتە کرد ئەونە مردمی قەدیم پایبەند بوون داری چنارە خۆیانیان هەدیە کردێتە دیارە بە حرام نەبووگە و بە کۆڵە خۆیان ئەیان کردەوە و بوو نوێژ خوێندنیش بوو چون مەراسمە فاتحەخوانیگە لەوەکو ئیسە نەبوو ئەم جار ئەوینی ڕەحمەتی تیا بوو لە مزگەوتی قەدیمێکان نوێژ دەخۆن چەنە باسەفا هەرچەند بازی مزگەوتە جەدیدیش ئەوینی چون مخلسانە و پاکانە و دوور لە تەزاهرات دنیایی و بە پوڵە پاک کریاگەزۆ چێتە ناوی هەرە و سەفا و ڕەحمەت و بەرەکەتی هاتیە چەنێ خۆش ئێمە تەوەجۆ بکەین بەم قەزایە بۆ بازی براگەل گەرەکیانە هەم ڕەنگە ئیمامە عوسمان بن هەم لە حەڵاڵ بەدەست هاوردنەکەیە هەم ڕەنگە ئیمامی عوسمان بن هەم لە نیەتی خەیر و فەقەت بۆ خواکەیە هەم ڕەنگە ئیمامی عوسمان بن ئیمامی عوسمان تەنیاوان نەبوو بژین فەقەت لە غەزوەی تەبووکە ئیمامی عوسمان وەختە ڕەسوول عەلەیهی السەلات وەسەلام تەشریفی هاورد بۆ مەدینە متەوەجێ بوون لە مەدینە ئاوی شیرین کەم بوو چون منتەقەکە وەکو منتەقەیەک کەویری وەکو سیستان لای خۆمانە ئاوەکانی غاڵبن سۆڵن و بۆ خواردن ناچێ ئاوی خواردن فرە کەم بوو چایکیشی تیا بوو کە لە بازە ڕەوایەتە ئێژە هین پیاک بوو لە تایفەی بەنی غەفار کە تەنیا ئەوە منبع دەرامەدی بوو ئەو چا و بازێکی ژن هین یەهودیەک بوو بە ناوی بئری ڕەومەیان پێ ئەوت ئێژن مسڵمانگەل و مردم ئەشە بچوان پوڵیان بدایە مشتێک گەنمیان ئەدا یا مشتێک خۆراکیان ئەدا کونەیەک ئاویان پیان ئەدا پێغەمبەر خوا عەلەیهی سەلات مسلمانین دووچار عەزیەت بوون فەرموویان ڕەسوولی خوا وەزعیەتە ئاو فرەخراوە پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی کێ هەز ئەم هینە بسێنێت ئەم چا بسێنێت و بە باشتر لەم چا خوای ڕەب العالەمین کانێکی پێبا لە بەهەشتا هەر بە مەحزی ئەمێک ڕووی کردە ئەو پیاگەوە لە ڕەوایەتێکە ئەجە هین پیاگ بوو لە بەنی غەفار فەرمووی ئەوە لە ڕێگەی خوا نایێت ئەویش فەرمی ڕەسوولی خوا وەڵڵاهی فەقەت منبع دەرامەدە خۆم و خانەوادەمە ئەگەر بێت و ئەم چایشە لە ڕێگەی خوا بێ هیچ منبع دەرامەدێکم نییە ئیمامی عوسمان وەختارە ئەم فەرمایشتە ڕەسوول عەلەیهی سەلات وسەلامی ژنە چوو لە ئەو سەحابە سەندی بەعزێکە ژن بە 35,000 درهم کە بەرابەرە 3,500 سکەی تەڵاس بعضێکە ژن 20,000 درهم بەرابەرە 2,000 سکەی تەڵاس فەرمووی سەندی و فەرمی ڕەسوولی خوا واقعا ئەمە پێ تعلق گرفت فەرمی بەڵێ خوای گەورە باشتر لەمەتە پێ ئیمامی عوسمان هەڵسا سەندی و لە ڕەوایەتێکیشا فەرمووی کێ تەوسعەیشی ئات کێ حەفری ئەم چا ئەکاتەوە بۆ مە ئاوەکەی فرە بێت و وسعەتی بێ ئیمامی عوسمان فەرمووی خۆم کردی و لە ڕێگەی خوا ئەنفاقیدا فەرمی فی سەبیل الله هەر کەسێ ئەخوا لێ بخوات و ئابەم جۆرە ئیمامی عوسمان کە لە ڕەوایەتی ئیمام بوخاریشا هەست بەم جۆرە ئەم خێر و بەرەکەتیشە گیر کەوت یا حتا تەنیا بەمە کفایەتی ناکرد پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وسەلام وەختار تەشریفی هاوردە مەدینە مزگەوتەکەی دروست کردووای مدەتی ئارامانە جەمعیەت فرە بوو مزگەوتەکە گوشایشی نەبوو ماڵێکی وەسیع بوو لە ئەولایە فەرمووی کێ ئەو ماڵە توانێ بسێنێت و بە باشتر لەو ماڵە خوای گەورە لە بەهەشتا ماڵی پێبا ئیمامی عوسمان فەرمی قوربان من سەندی بە چەندێک لە ڕەوایەتێکە ئەژە 20,000 دەرهەمی دا و ئەو ماڵیە سند خۆ چ بەسە ماڵەکەش ئەوە نەژیاوێت بۆ ئەمێکە زوڵمی نەکردوێ بەتەرەف ئەمە ئەجر و پاداشێکیش باشترە لەوە تەنیا بەوەیشە نەبوو ئیمامی عوسمان دەها مۆردتر بوو یەکێ لە مۆردەکانی لە زمانی ئیمامی ئەبوبەکر سدیقا بوو لە زمانی ئیمامی ئەبوبەکری سدیقا بێبارانی ڕووی کرد و مەحسوڵ کەمەوە بووە واقعاً فەقیرگەل و نەدارگەل کە هەمیشە لە بوحران و لە مەینەتە فەقیرگەل و نەدارگەل زیاتر لە هەر کەسێ مەینەتبارترن دوچارە عەزیەت بوون تاجرگەلێکی موسڵمان کە بوون چون بۆ لای ئیمامی ئەبوبەکر فەرمیان قوربان وەزعیەت فرەخراوە بۆ فکرێک ناکەی بۆ وەزعیەتی گەنم بۆ مردم و غەزا بۆ مردم فەرمووی ئینشاڵڵا ئێوارە ناگەیتە بەرەو خوای گەورە مشکڵتان حەلەکە تۆ نەژە ئیمامی ئەبوبەکر خەوەری بووگە کە قەرارە کاروانە تجاریەکەی ئیمامی عوسمان کە 100 دنکە وشتری فقط اختصاص داگە بە بارە گەنم و غەزا قەرارە ئەم ئێوارە بگەیتە بەرەو ئەوانیش خەبەریان نەبوو ئێوارە کاروانەکە گەیە بەرەو پرسیانم کاروانە هین کێوزانیان 100 وشتر گەنمی هاپێ و غەزای هاپێ وتیان وەڵڵاهی عوسمان بن عەفانە تاجرەکان چوونە بەرماڵی ئیمامی عوسمان وتیان قوربان
خۆتە زانی مردم دوچارە مەینەت بووگە ئەمە تاجرگە لە ئیماندارن ئەچن ئەیسێنن بۆ مردمە هەژار و مؤمن ناچن بیسێنن احتکاریکەن لە مۆقەی نەداریە وەکو چای و تایتەکە وا هەفتەی وای پێات ئەوەی تایتی بوو گشتی شاردیەوە ئالە بیرتان پارەکە تایت نەما وا بوو لیباس ماشینەی لیباسشووی لە کار کەفتن ئەوە مؤمنگە لە ئەم شارە مؤمنگە لە متەقیگە لە برا ئیمانەکانیان تایتیان احتکار کرد چون زانیویان دوو بەرابەر قیمەتی گرانەوێت کەمە حرامە ولی ئیسە من جنسی ئەمبار کەم لەناو بازاڕیشا کەم نییە بۆ ئەمە دوو مانگتر نەفعی لێ بخۆم ئەمە احتکاری پێ ناژن احتکار بەوەیژن مردم احتیاجی است تۆ جەمیەکەی قیمەت بچێ دەبان بە مردم و بەندگانە خوا گرانتر بێ ئەم پێژن احتکار یانە جنس ئەمبارکردن بۆ کەمیاببوون و کەمیاببوونیشی بۆ ئەوە قیمەت بچێ دەبان ئەمە پێژن احتکار وەیلا من ملیاردر بم 10 گاراج کە چ عەرزکەم جنس ئەمبار کەم لەناو بازاڕیشە هەر کەمەوە نەوێتەوە هەڵی گرم بۆ ئەمە لە ئایندا قیمەت کە نەوەسانەکە بچێت دەبان من سوودێ بخۆم ئەمە احتکاری پێ ناژن زمانێکە من بازار جەم کەم بۆ کەمیاب بێ قیمەتی بچێت دەبان ئەمە احتکارە کە 100% حرامە جا کاورایج فیزەکە هێژە بەخوا لەناو ئەو مۆقەوا تایت بوو ئەمبارێکم پڕ کرد لە تایت فەقەت لە یەک ڕۆژە 200,000 نەفعم خوارد فیزەکە مبارەکت بێ بۆ پوڵە 200,000 نەفعت خوارد جنست لە بازار کەم کردەوە بۆ مؤمن بۆ نوێش خوێنگەل ئەوان تاجرێنی زمانی ئیمامی ئەبوو بەکر بە حەزەتی عوسمان وتیان قوربان مردم مشکلی زێمە گەرەکمانە ئەم بارتە لێ بسێنین فەرمی بە چەند سوود دەتوانن بیان پێم فەرمی 10 تمەن و 12 ئەسێنی جنسێ بە 10 تمەن سندکتە بە 12 ئەسێنی تمەنێ سندکتە بە 3 تمەن ئەسێنین بە 2 تمەن نەفع ئەسێنین فەرمی نا زیاتر من زیاتریان داگە پێم فەرمیان قوربان 10 تمەن 15 تمەنە پێیان فەرمی زیاتریان داگە وتیان قوربان ئێمە تاجرگە لە مەشهورە مەدینەین ئەم قیمەتە وا ئێمەین کێ هەز لەمە زیاتر بە ئایەکی قورئانی خوێندەوە ئیمامی ئەبوو بەکر کە ئەو ئایە قورئانە فەرمێت فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسقبة هشتا لقردنا رد نبوغا فرمي أزان أو قردنا وابنيام اللي رد النبي نارو تبهشت لروج برسيتيا ندارقل وبرسيقل تيركي أو كروجة لقردنا درجي نلا روجة برسيتيا هرشي جنس لبازار سيني تو مردم برسي تركي بو مجيفان خود بركي نيجيش بخيني روجيش بقريب شي بو حجيش فيزيش كي بيجي أهل عبادته أو سيما فرق فاصلة معناز لبين ادعاء دينداري وواقعا دينداري كردنا فيزي شكين يجي كرشة وقت من 200,000 لرجة كان نفع مخوال مباركت بيت خبك أخواني كاتنا خوشينت سرطانك ودردك نيرة ملتا روجة ندو 100,000 روجة 2 مليون تمنيش بيهاشت هر مداوات نويت لو بترسم خواهی گەورە فەرمی حرام مەخۆن دڵسۆزە بۆ من چون ئەزانێ هەر حرامی ویرۆسێکە بە بەڵایەک مبتەلاتەکە 10 بەرابەر لەوە ئەشە وە هەدەرا بێت دێ بۆچە لە هەدەرا ئای تۆ بزانی 200,000 بە حرام بەدەستبێری دوای مەجبوری 2 ملیۆن تمەن هەروە وە هەدەرا بێ حازری 200 ملیۆنەکە بەدەستبێری بە من بژن وەڵاوە 2 ملیۆن لێنە کەفکە وەلی ئەم 2 ملیۆنە ئایسە بگری مانگێترشە 10 ملیۆن تمەن بیت حازری کی حەزرە ئەم کارە بکە حرامیانێ ئەمە خوا فەرمی حرام نەخۆن لە ڕووی خۆشەویستی بۆ خۆمانە کە خۆمان دووچارە بەڵای لێ گەورە نەوین ئیمامی ئەبوبەکر ئەو ئایە خوێندەوە ئایەتری خوێندەوە کە خوای ڕەب العالەمینە فەرمێ بۆ هەر حەسەنەیەک 10 بەرابەر وەو ئایەیە خوێندەوە کە لە سوورەی بەقەرا کە ئەوانە وا ئینفاق ماڵەکانیانەکەن لە ڕێگەی خوای ڕەب العالەمینە خوای ڕەب العالەمین 700 بەرابەر و لەوە زیاتریش ئەجر و پاداشیان داتەوە مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم دانيك غنميك أنيت زويا حفت هوشاكا هر هوشيكي شي 100 دانه هابي وما 700 دانه وخواي قولي لو زياتريشكا وتيان قربان الحق والانصاف راس فرمي دو خوايا او بخاطر تو رفع نياز بندگان تو قشتي مدابته فقط منتظر اجر وپاداش تو كل عزم اوابي خب امك تاني هرب كاريشين يا امام عثمان لزماني خلافتي خويا يجين بعدين جيت زماني امام عمر واوانيش مسائل كفر مهمه استاذ بعضش تبوي من روايات بوغا بعضش تكروايات نبوغا جاي مش بهبهنا كمجين افرين بو عثمان افرين بو عثمان ولا تش افرين بو من كم كرد من لم كار عثمان كم كرد من جبرم اي بخوا افرين حضرت عثمان بياغي اي او بياغو بچ من بياغنو وجه تو بياغ نوي
فیزکە بژی ئافرین بۆ عوسمان دێک ئەو ئافرین هەر چووگە بووی بە ئیزنی خوای گەورە بۆ من و تۆ چه ئافرینێکە لە لای خوا و لە لای بەندگان خوا کە پوڵمان لە ڕێگەی خوای ڕەب العالەمینە پاکانە و سادقە ئافرین بەخوا نوێژە خاسی خوان دەیوە تۆ چه ڕەبتی هەست نوێژی خوان چوو 1400 ساڵی لێ گوزەریاگە ئەم قساکەین بۆ من و توش وەکو ئەو بین وەکو تۆ وەکو ئەو بووین بە خۆمان بژین تازە و چوو خب ئەمە وەزعیەتی ئیمامی عوسمان مقدارێک لە مۆردی جەریاناتی ئینفاقا تازە جاڵب ها لەوە ئێمە لە موقعی تێریشمانە هەر ئەنفاق ناکەین حەزەکەین بەهانەیە بدۆزینە بژین بەخوا فڵانە کەس محتاج نییە کۆرە درۆزنە شەیتانە ماخەتە سەر زۆهانم بۆ ئەمە کۆمەک نەکەین بۆ ئەمە ئینفاق نەکەین خۆب ئیمامی عوسمان بەر لە غەزوەی تەبوک غەزوەیەک بوو غەزوەی فەتحی مەککە لە غەزوەی فەتحی مەککە پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەماننامەیدا بە کەسانێکەوە ئەم چەند ساڵەتێکیا شەڕیان کرد بەڵام چەند نەفەر بوون فەرمووی ئەمانە دیتان دەستیشیان گرکەسە پەردەی کەعبەوە هەر بیان کوژن چەند نەفەر بوون ژنیان تیا بوو پیاگیان تیا بوو کە لە زمانی کە لە سیرەی ئیمامی عومەرا ئیشارەمان کرد کە فرێکیان نەکوژریان و بەعزێکیان کوژریان یەکێ لەوانەوە ڕەسوول عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی ئەگەر دیتان دەستی گردووە پەردەی کەعبە هەر بیگرن بیکوژن پیاەک بوو بە ناوی عەبدوڵڵا ئیبنی سەعد ئیبنی ئەبی سەرح برای شیری ئیمامی عوسمان بوو زوو ئیمانی هاوردە بوو و ئەونا مەقام و منزەڵەتیشی بوو پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وەسەلام کردبوویە کاتب وەحی یەکێ لە کاتبانە وەحی بوو بەڵام دوای مدەتێک ظاهرەن مشرکینی مەکە تەحریکیەکەن و ئەلغای ئەکەن و ئیغڕای ئەکەن ئەیخڵەتێن و هەڵەسێڕا ئەکا مرتەد ئەوێتەوە ئەچێ بۆ مەکە مرتەد ئەوێتەوە بچی بێتەوە وەلێ لێنە ئێژێ قەسەم ئەخوا بەخوا کە جارجار محەممەد ئەیود عەلەیهی سەلات وەسەلام فڵانە ئایە بنووسە من چەپیوانە ئایەی دوانم ئیشتبای ئەنووسا یا بەعزێک کەلیمەم قاتیە کرد خۆیشی نەیزانی بەخۆی فیزیە کرد خۆ یەکێ لە کاتبانە وەحی ئەمە بووگە خۆ شایدیش هەر درۆیە کردوێ بەخاتر دوو ڕۆژی حیاتە دنیا چاپلوسی بکە لە لای ئەبوو سوفیان وان باشک و دوو لوقمە نان بخەنە بەردەستی بژیت شایدیش درۆی کردوێت چون ئەگەر بووە خۆ ولا لە ڕوایەتگەلا ئەمە ێژن کاتب وەحی ڕەسوول عەلەیهی سەلات وەسەلام بوو دوای مرتەد دەبوو هەڵسا چوو و دەستی کردە تەبلیغاتگە لە منفی تە تەبعەتەن ئەوان محارب بوون چون من لە قورئانە هەرچی هاتگم و چووگم تا ئەو ئەندازە ئتلاعم داوا ناکەم بێژم حەفرا هاتگم و چووگم وەرە تا ئەو حەدە ئتلاعم یەک ئایە قورئانمان نییە بێژێ مرتەدە کوژرگێت یەک ئایە قورئان پەیا ناکەی تا ئەو جێکە من ئتلاعم بۆ ئەدا کە بێژێ مرتەد بیکوژن بەڵام مرتەدی حەربی چرا وأحاديث مانز كافر من بدل دينه فاقتلوا محققين وقتها تحقق عن منزوري مرتد قالك كأشي أبيت الدشمن جامعي إسلامي أو مقبع عنوان محارب أنا سرقة مرتد للدين هالقرية قسو نأمن أماني ببوخي بلغوا الشروع كابة فتنة قري لنا جامعي إسلامية أم مرتد بعنوان بدخاه بندقان أخوة وبدخاه جامعي إسلامي أنا سرقة هرچند دوباره پراندزي باسكم لطول تاريخ عالم كلمة شفر سوء استفادة كريا حاكمان فسوء استفادة كريا لهم كلمة هاتكن هر کسی باطل خواه نوغا یا خلاصه بجورك بعض چدگلی بوغا تاوی بناو زنديقو تاوی بناو مرتدو قلت انا كشتي انا چه بسا بنديكي پاك و زلال و مبارك خواه رب العالمين اش بوغا بداخل ولا طول التاريخ بنا ودستورات اخوة دنيا خيانة دو بندگان اخوة كرياغا كخوة دينك اخوة بو نجاة او بندگان هنارغا ولي امان دينك اخوة ودستورات اخوة امان يانا كرغس وسيلة فريق ل حرام خوريقل وكو ميك جارجار اما يوينين حتى جارجار بني ام تعجبك للسيستم بانغي خو معنا بعض كلمات اويني لناو كتوغل فقهي معنا هاتك ولي تواشاكي خوايا كلمات الديني بكار اوان عين السور باكس مثلا جنا غوام مزاربه
مزاربە کەلیمەیەکی دینیە. مزاربە وەزە من پوڵێ ئام بە تۆ نەفع و زەرەر شەریک بەس ئیتر یا 50-50 یا 40 چی تەوافق خۆمان بێت. ولی ئەمەیەکە من پوڵێ بەم بە تۆ بێژم فەقەت سوودەکەم پێ بە سوودەکەیشم دوای 2 مانگ نەدابێت من ئەو نێتر ئەخەمەبانی ئەمە ڕێباز. کەلیمەی پاکە دینی تێرن، کەلیمەکە دینیە، کەلیمەکە قورئانیە، کەلیمەکە سنەتیە، بەڵام بارێ گوناه و مەعسیەت و ڕەبایە پێاخە. والله ئێمە ئەم وامانە ناومان یاسە مزاربە دی بۆ چێژی مزاربش ئاغا وام بێژە ئاغا من وام ئام 12% وام ئام 20% وام ئام ئەو نەوتر بۆچە کەلەماتە دینی لە ناو جامعەی دینیا لە کەلەماتە دینی بۆ کارە جامعەی غێرە دینی تۆ استفادە لێەکەیت. شەفافین خۆمان نەخڵەتینی کڵاونەی نەسەر خۆمان کەلەماتە پاکە دینی لەباسە ناپاکی غێرە دینی نەکەینە بەری بێنە دەرخواردە بەندەگانە خوا. ئەمان شتانێک کە فرەم و قەبنیام لە توول تاریخاوی نریاگە ئەم یە نەفەرە ئاوا بوو. ئەم عەبدوڵڵا ئیبنی سەعد ئیبنی ئەبی سەرحە بەڵام وەختارە فەتح مەکە کریا بەعزێک لەوانە کوژریان. چەند نەفەر بوون، یەکی لەوانە ئەکرەمەی کوڕە ئەبوو جەهل بوو. پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وسەلام فەرمی ئەکرەمەیشتان دی دەستی گرگەسە پەردەی کەعبە بیکوژ. پیادەتر بوو بە ناوی عەبدوڵڵا ئیبنی نام خەتڵە یا خەتەلە ئەویش هەروە. یەکی لەوانیشە هەر ئەمە بوو، هەر ئەم عەبدوڵڵا ئیبنی سەعدە بوو. بەڵام وەختارە فەتح مەکە گریا ڕای کرد بۆ لای ئیمام عوسمان و خۆی شاردو. ئیمام عوسمانیش پەنایدا شاردیە و تا ئەمن و ئەمان بوو. ئەکرەمە ڕای کرد چوو، ئەکرەمە کە ڕای کرد چوو فەراری کرد و سوار کەشتی بوو لە دەریای سوور کاتە ئەوەرە و هەر لە جەزیرەتول عەرەب دانەنیشێ چوون زانین تازە مەکە گیریاگە و جەزیرەتول عەرەبیش هەر دەست پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وسەلام لە هەر کوێ بیگرێ ئەیکوژێت. بەڵام تەقدیر خوا رەب العالەمین وەختێک خوا کەسێک لایق هدایەت ئەزانێ با پێغەمبەرەکەیشی عەلەیهی سەلات وسەلام بێژێ بیکوژن. ولی قورئانە فەرمێ ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە. تۆ هەر کەسێک پێت خۆش بێ هدایەتی نای و هەر کەسێکیش تۆ وا ئەزانی مستحەقە مەرگە وانییە خوایش مستحەقە مەرگی بزانێت. هم بالرسول عليه الصلاة والسلام فرمي بۆ بزانێ کارە هدایەت مربوط بە دڵە خوای ئاگاه لەسەر دڵە بەندگان ئەزانێ کێ لایەقە هدایەتە و کێ لایەقە هدایەت نییە. وەلەو ڕەسوولەکەی عەلەیهی سەلات وسەلام بفەرمێت فڵانە کەس بکوژن خۆ مەرگ و زندگی نییە بەدەستەوە، گشتی ها بەدەست الله جل جلاله یحیی و یومیت بیەدیه الخەیر، خەیریش بەدەست خواست و بامترین خەیریش هدایەتە. ئەکرەمە سوار کەشتی بچێتە ئەو بەرەو ناگەهان تۆفانێک ڕووی کردەتیان ئەمەکە هاواریە کردە ئەم بوتەکەی خۆی و ئەوەکە هاواریە کرە ئەمەکە و تا مردم وتیان بەخوا برا ئێرە جێگەی ئەوە نییە. ئەخلیصوا يعني أخلصوا دعاءكم لله خالصانه فقط داوای کۆمەک لە خواکەن فإن آلهتكم لا تغني عنكم شيئا بەخوا فەریاد ڕەسەکانتان کە فەریبانیان تێ ئەکەن بۆ ئەمە لەم تۆفانە نەجاتتان بن لا تغني عنكم شيئا یەک زەڕە چتتان ناتوان لێلا بۆن. بێرە و ئەخلیصوا دوعاکانتان خالصانە بۆن بەرەو لای خوا. ئەکرەمە وتی سبحان الله ئەوەی لەناو ئەگەر قەرارە إن لم ينجيني إلا الإخلاص في البحر والله لا ينجيني إلا في البر لا ينجيني في البر غيره. والله أوي وا دعاكم خالصانه برولاي أو بكم لدرياف أو كمكمكا والله لنا وشكيشا غير عيش ناتواني كمكمكا بيخسي منا خوشوكم چەند ساڵە بۆ دفاع لە فەریاد ڕستگەلێک بۆ تگەلێکی قولابی کەسانێ وەکم زانی گەگەینە فریامە و ناگەینە فریامە بێژگە الله جل جلاله نەوێ ئەمە چەس والله شەرتە علي ئەهد بێ لەسەرم لە دەست ئەم تۆفانە و نەجاتم و ڕێک دەستم بۆم بین مناو دەستە ڕەسوول عەلەیهی السەلات وسەلام و ئیمانمەز إنه عفو كريم. پێغەمبەر خوا عەلەیهی السەلات وسەلام فرە بەخشەندەس و فرە بزرگواریشە حتمما لە خەتامە گوزەرێنام نەجاتمە لێرە حاڵی بوو کە بەڵێ لە مۆقەی سەختیگەل و لە مۆقەی نگەلا فەقط الله جل جلاله فەریاد ڕەس داوای کۆمەکە لە ئەو نزیکتە سەمیع قەریب لە جەریانی جەنگی غەزوەی خەیبەرە
وقت رسول عليه الصلاة والسلام تجياران يا أجون بو غزوة خيبر صحابة قال بدن برز الله أكبر لا إله إلا الله ودن برز يا قيران پیغمبر خو عليه الصلاة والسلام فرمو آرام آرام چه سونه دن برز کنو إنكم تدعون سميعا قريبا وهو معكم ايوه بان كسيك اكن كنزيك ودور النية والشنوايش وهالا تكيشتانا بو كيف خيرين دن بو چه برز کنو خير خيرية بو چس هلا لا يخوتان الله أكبر كان وهذا تكتنا سميعا قريبا نزيكي وهو معكم ألا وبرويش هذا تكيشتنا ديتر برشا أما دركي كرت دواي چند صال دواي 20 صال عيسى حالي بو أكرم بو وك نزانن كساني ومخالفتك لتقدينا بارها وتقمانا وك بزانين واقعا للدين حاضين عمدا مخالفة دينك واقعا وك نزانا هم كدنق قرآن ودنق توحيد برزو بقصو دواي 20 صال أكرمه يجي والله أقر قراره لدريا فقط خالصانا كردنا دعاكم بو خواه اتواني نجاتم ما دي والله لو اشكي شاب بشقى خواه كزنا اتواني كمكم قا دي بو چم منيتكم خالصنا قم بو خواه حالي بو او بو كوت من عاني عكرمه لولا وهات خوريان داوتيان قربان جنكي امان نامي بو قرد پیغمبر خواه عليه الصلاة والسلام لخوشيا او نبچو برپيري عكرمه عباك لشاني دا كفت فرمي آمان عيسى عكرمتت نك أكرم برنجينن بجويندان بباوكي كأبو جهل چون جوين ناقي بمردك بلا زينك عزيتك ايتر بزاني جامعة كي احمد چنه جامعة كي جاهلي عالي جوين عين بباوك فلانا قسمها مردك فيزي شكاين في وقت كاريك مقر حفش نمدراورد آفرين حف پشت دراو يعني حفت خصلة جاهلية لقلب تهار ماقا حفت برابر جاهلية زدي بناون يشخون وراء قرآن خير پیغمبر اكد بالصحابة فرمي جين مان بأبو جهل فرعون أمت جيني بيمان كي جينتان ناقيت أبو بكر ناقيت أبو جهل فرعون أمت بلام عزية أكرمي كريك أما سبزانا جاء عبد الله وقتها أمن أمان إيجاد لمكة أمن أمان إيجاد بو پیغمبر خواه عليه الصلاة والسلام يسابو مردمي قشتي بخشي بو لولا إمامي عثمان نوي لبالا أم عبد الله كبراي شيري بو حاوردي بولاي پیغمبر خواه عليه الصلاة والسلام فرمي قربان عبد الله هاتك بيعتك على تكتا پیغمبر خواه عليه الصلاة والسلام هروا تواشاي كي كردو هيتشي نوت دوباره فرمي قربان هاتك بيعتك سه بار پیغمبر خواه علیه الصلاة والسلام تواشای کردو لسیومین بارا دسی دریش کردو بیعتی لتکیا داونی کشت دوای اما کد بیعتی دا لتکیا روی کرد اصحاب و اسبانیت و فرمی اما فیکم رجل رشید هر پیایی که ریکو پیکتانتیان نبو وقتی سه جاروتی بیعت بمن بیعت من دا بیگرن بیکجن هونش فرميان سبحان الله پیغمبر خواه ما چوزه ناو دلتوها چه هست دي تو ادزاني وجورس او سجارة بيعتو لتكيا ندابو او بيكوجين دي قربان وجير چاو اشاره کو کردایا فرموی هیچ پیغمبر دروست نیه و بال چاو اشاره بکا بو چتک و چاو اشاره کردن بو کاره لخصلت انبیاء نیه من چون چنین کاری اکم بهم جوره ام عبدالله ابن ابي سرحه بخاطر الدل بر لعطوفته إمام عثمان نجاتي بو وجالب آله پیغمبر حز يكر بيكوشي خو اگر بيكوشتاي بو جهنم اچو بلان بيعتي لتكيا داو توبكي لي قبول كردو إلا زمان إمام عمر شن حساس بوغا أم عبد الله بعنوان والي شوين انتخاب كرد وإمام عثمان لزمان خويا بعنوان والي ها هدايتها بدس خوا ها جار پیغمبر خواه عليه الصلاة والسلام قريك إرادي كاري بكا والله خواه رب العالمين فرمينا خير ها أقيني هدايتها بدس خواه رب العالمين ها أقيني خواه رب العالمين أزاني دل بندقاني شيهاتيا بمجورة إمام عثمان خواه رب العالمين أو دل نرمية كرد السبب
نەکوشتنە کەسێک و بەرەو جەهەنەم نەچوونە کەسێک کە ئەگەر بکوژریایە 100% بۆ جەهەنەم ئەچوو. خب تایرە قضیە ئیمامی عوسمان متوقف ئەکەین و داواکەین لە الله جل جلاله بفضل ورحمة خۆی عاقبەت بەخێر مان کەوە لە پەناها رحمة خۆی قەرارمان بات. چەند برا داوای دوعای خێریان کردگە. سوالی لەگیان پرسیە کە ئەگەر جوابینەوە ڕایکە فەرمی خۆشکێک مەسکە چەند ڕۆژێکە خۆی سوزانگە لا يوتها مسلماني الدواكن خازعان دعاء خيري وكن يخوا خير رب العالمين بفضل ورحمته خوي نازل مش بيجم حقيقة منهم جرياني اللي بيشتي اللي مشيت نازل بيجم چه بيجم قشتي يمكن نشك خوي مقصرة بيجم دايكو باوكي مقصرين بيجم شو مقصرة بيجم ايمقل مقصرين چه مقصر نازل خير رب العالمين بفضل ورحمته خوي الشعور الديني من بيبا بزانيم خود سوزي فرار لمشكلة يقنية چون تواو مشكلة قال الدنيا بيت ملتا بقي أمريكا إيشك للسوزيان بوت بيشتي قابل مقايسة لفلدس شو فرارك نازانم بو فرار لمشكلات خمان بسوزي نشاهد نمردم خويشكي محترم أخوي أقل بخاطر شو وقت دي خوي السوزياي مردي شو وقت راحت ليش يجني ترى خوازن تو النبي بهشتره وخيار راح جنة رخواز اگر وتيجي جنة خوازم لبر او خدا كشي دي خو كشتنكت بنفعيه اگر لما لا بيت جن تو زيادي دي خود كشتت خود ثابته كي خود زياديت مشكله بيشنا تو قريبو معلوم شنيه تازم خو عذر لي قبولك لعذاب جهنم شهر بكلا وهر هل سواء من اكن انت هر هوار بيداك لواجي امان قشتي ام بعدين توبه كم شن بو بهشت تو لجهنم هر بميني تو كم الصلاه وليش لولا وقنا زانين دايقو باوكيل يا شوقل يا براقل مقصرين لم زمينه مقصرين لم زمينه او اني قشت من مقصرين اگر خانمي بقدر مشكله اقتصادي خوي سوزان شروبيا جنوبيا ابو الشر يعني لبر مشكله اقتصادي جنك اعصابي ورد بو خوي سوزان بياك كرد يا شرطه ايما قال دولمن كل مانز واتوانين مشكله اقتصاديه ديغران برطرف كاين كمالي ويران نبي نابود نبي خودكشي تاع شك مكان لروج قيامتها تك تك او بول قالوا لخمو لا بردن خود سوزي وتوچاندن مالك كلاي بوين ام توچاندن خرج ما نقل لروج قيامتها كان قرق ما مواد مذاب نابود به او پوله ناگیت فریای خانواده‌ای که مظلوم کل خود سوزی نجاتیان به نابود به او دسالاته که نتوانی بحران خانواده‌ای که لیلا بو تم بیجم چه فقط توانی بیجم دعوا کن الله جل جلاله توفیق توبه باتم خوش کن اگر زینگه توفیق توبه پی به حداقل استغفار خوی بکاتو شفای خیری شی پی عطاک بفضل رحمت خوی خاص بتو حداقل بو جبران گناهان خوی ودرك الشعور كجبات خانواده ودو دوروبر وفاميل كيف وافق الشيطان كيفك قام من بيكاو بلا من بو تيرو لدواجه وكاني بمنجي خاصم بيان كر بني ادم وخاص بكر عندي كم كرد شلون انتقام ادم لمنا لكانيسن ام انا لين لبر سوزيانه كشيطان وسوسه كرغو قولي كرغ شيطان قهقهات وكيفك شلون هيك بقي خمو بجاره ام الشيطان خوشحال ناكت شك مك